ئاڵتان لێبێ مناڵە عەزیزەکان چۆنن؟ دەنگ و باسە چۆنە؟ ئای هەمیشە باش بن بەڕاستی من ئەمڕۆ زۆر دڵخۆشم لەبەرەوەی هاتوومەتە ئەم گوندە جوانە و چاوم بە ئێوەی عزیز کەوتووە ئەمڕۆ بەو هیوایم کە بەرنمەیەکی خۆش بەیەکەوە تۆمار بکەین و هەردووکمان چێش لەم بەرنامە جوانە وەربگرین و کاتێکی خۆش بەیەکەوە بەسەر بەرین باشە؟ ئافرین پێم بڵێن ئەمڕۆ ئێمە لە گوندی کوێین؟ کانی پانکە سەر بە قەزای کوێیە؟ ئەی سەید سادق سەر بە پارێزگای کوێیە؟ یەک چۆپڵی قایم بۆ خۆتە مناڵە عەزیزەکان پێتان خۆشە چیرۆکێکتان بۆ بخوێنمەوە؟ زۆر باشە چیرۆکەکەتان بۆ خوێنمەوە دواتریش هەنێک گفتوگۆکەین لەسەر چیرۆکەکە و دواتر کەمێ زانیاری بەنێ لەسەر گوندەکەتان باشە؟ ڕۆژێک کچێکە بێ ناوی سیمایە سیما هەر لە سەرەتای تەمەنیەوە بە دایکی ئەوت من ئەمەوێ ببم بە پزیشک دایکیشی هەموو جارێک لە ئامێزیەگرت و بۆ پەڕیت سۆز و خۆشەویستێ و پێیەوت ئەگەر ئەتەوێ ببی بە پزیشک پێویستە کۆشش بکەیت و خۆماندوو بکەیت تاوەکو پلەی بەرز بەدەستبێنی ئەو کاتە کە گەورە بووی ئەبی بە پزیشک سیما هەموو جارێک کە لەگەڵ دایکی ئەچووە بازار ئەو یاریانەیەکری کە لە شێوەی کەلوپەلی پزیشکیان داوای لە دایکێ کرد عەزیەکی سپی بۆ بکڕێ لە شێوەی ئەو عەزەی کە پزیشکەکان لە بەریەکەن لە نەخۆشخانەکەیە هەروەها بەردەوام حەزی بە سیرکردنی ئەو فیلم و درامایانە کرد کە دکتۆرێکی تایە ڕۆڵی پاڵەوانی فیلمەکە ئەبینێ هەر کاتێکیش لەگەڵ هاوڕێکانی یاری بکردایە حەزیە کرد ڕۆڵی پزیشک ببینێ کەلوپەلی یاریەکانی ئامادە کرد عەزیە سپیەکەی لەبەرە کرد بە هاوڕێکانی ئەوت تۆ ڕۆڵی نەخۆش ببینە هاوڕێکەی بەناڵە ناڵ و هاوار خۆیە کرد بە ژوورەکەی و ئەیوت ئای سکم وای سکم دکتۆرە سیماش چاویلکەکەی لە چاوە کرد و سەماعە پزیشکەکەش یەکردە گوێی و دەستی بە پشکنینی هاوڕێ نەخۆشەکەیە کرد وەکو دکتۆری ڕاستەقینە پاشان پێی ئەوت ئەزانم سکێ ئازاری هەیە ئەزانی بۆچی؟ هاوڕێکە شێوت نا دکتۆرە نازانم بۆچی دکتۆرە سیماش ئەیوت ئەوە سەوزە و میوە و خواردووەتەوە و نەو شۆردووەتەوە ئەوە بۆتە هۆی ئەوەی سکێ بیاتە ئازار سیماش هەمیشە سەبارەت بە زانستی پزیشکی کتێبی خوێندەوە حەزی بە خوێندنەوەی ژیانی پزیشکە سەرکەوتوەکانە کرد ڕۆژگارات و ڕۆژگار تێپەڕی سیما ساڵ بە ساڵ سەرکەوتنی زیاتری تۆمارە کرد تا ئەو پەڕی تەمەنی کاتێک سیما گەیشتە قۆناغی شەشی ئامادەی ڕۆژێکیان باوکی سپەیەکی کرد بە گوێی کچە شیرینەکەی وتی سیما گیان تۆ لە بەدیهێنانی ئامانجەکە و زۆر نزیک بوویتەتەوە پێویستە زۆر زیاتر لە ساڵا خۆمان دوو بکەیت بۆ ئەوەی بەرزترین نمرە بەدەستبێنی تاوەکو توانی بە ئاسانی بچیتە کۆلێژی پزیشکی سیماوتی بە چاوار بابە گیان من زۆر بەباشی تێئەکۆشم بۆ ئەوەی بتوانم خەونەکەم بێنمە دیک ئەو ساڵا لە پۆلی شەشەمی ئامادەیی زۆر خۆی ماندوو کرد شەو و ڕۆژی خستبوویە سەر یەک بۆ هێنانەدی ئاواتەکەی دوجار ساڵ تەواو بوو تاقیکردنەوەکان ئەنجام دران ڕۆژی وەرگرتنی نمرە هاتە پێش سیما کاتێک نمرەکانی وەرگرتەوە زۆر دڵخۆش بوو ئەزانن بۆ؟ چونکە نمرەیەکی زۆر باشی بەدەستێنا بوو دوجار خەونەکەی هاتە دی و لە کۆلێژی پزیشکی وەرگیرە حەزی کرد ببێتە پزیشکی مناڵان لەبەر ئەوە ئەو بەشەی هەڵبژارد ئێستا دکتۆرە سیما دکتۆرێکی زۆر هێمن و لەسەر خۆ بەتوانایە زۆر بەتوانی مامەڵە لەگەڵ مناڵان ئاکات و ئەوانی زۆر خۆشەوێ زۆر بە پەرۆشەوە تێکۆشێ لەگەڵیان تا ئەو کاتەی بە تەواوەتی چاکە بێتەوە هەر کات مناڵێک پێڵێ منیش ئەمێ وەکو تۆ ببمە دکتۆرێکی شارەزا دکتۆرە سیما زەردەخەنەیەکی بۆ ئەکاو پاشان چیرۆکی ژیانی خۆی بۆ گێڕێتەوە ئەڵێ منیش ئەو کاتە مناڵ بوو هیوا و ئاواتم ئەوە بوو ببمە چی؟
ئافرین یەک چەپڵی بێز بۆ خۆتان هەر بژین مناڵەکان چیرۆکەکەتان بەلاوە خۆش بوو زۆر باشە ئێستا یەک ئێمەلاتان پرسیارم لە هەر کەسێک کرد تەنیا و کەسە هەستێ و وەڵامم باتەوە باشە زۆر باشە نییە چۆنی باشم دەنگ و باست چۆنە باشم ئافرین نیاجان نییە لە پۆلی چەنی دوو لە پۆلی دوو ئافرین نییە بەڵێ ئەی تۆ وەکو دکتۆرە سیما حەزەکەی کە گەورە بووی ببی بەچی حەزەکەم ببم بە دکتۆر تۆش بەڵێ ئافرین کەواتە بوو ئەوەی کە لە داهاتووە نمرەی بەرز بەدەست بێنی ئەبێت چی بکەی نمرەکانمان جەم کرد ئەبێ زۆر باشوانەکانت بخوێنی وایە کەواتە بیرە نەچێ لە مەکتەب هەوڵ بە کە وانەکانە بەباشی تێبگەی زۆر باش گوێ لە مامۆساکانە بگرە بزانە ئەڵێن چی بۆ ئەوەی تۆش لە داهاتووە بی بە کەسێکی باشە باشە نییە بەڵێ ئێزانی گۆرانیەکەم بۆ بڵێ بەڵێ دەی سمۆرێک هاوڕێمە لە ناو پۆلیشدا بێمە زۆر وریایە و بچووکە خنجی لەو هێسک سووکە پێمان دەڵێ دووریابن لە دەرزا زۆر ئازابن هەر جارە و بە بابەتێ جوان فێرمان دەکات پیتێ بەلاشە چەند بچووکە هێندە کاراو چاپووکە سپاس بۆ تۆ هاوڕێگیا خۆشمان دەیت وەک چاومان هەر بژی دێرچە بڵێ بێز بۆ نییە ئافرین هەر بژی ڕێیان چۆنی بەڵێ دەنگ و باسە باشە ئافرین ڕێیان لە پۆلی چەنی یەک لە پۆلی یەک هەر بژی زۆر باشە ڕێیان بەڵێ باشە گوندەکەی ئێوە قوتابخانە تا پۆلی چەنی تایە یانزە تا پۆلی دوانزە زۆر باشە کەواتە کە دەرچوون لە پۆلی دوانزە ئەچنە کۆلێژیش کوێ شارەکانی کوردستان وایە بەڵێ ئافرین یەک چەپ لە بێز بۆ ڕێیان هەر بژی کاکە ڕاوێش چۆنی باشم دەنگ و باسە ئافرین مناڵەکان کە هەڵەستنە سەر پێ قساکان وەکو کاکە ڕاوێش دەنگتان بەرشوێ بۆ ئەوی بەباشی جملێتان بێ باشە ئافرین ڕاوێش بەڵێ چۆنی باشی ڕاوێش لە پۆلی چەنی سێ لە پۆلی سێ ئافرین زۆر باشە ڕاوێش بەڵێ ئەگەر مناڵ هیچ وانەکانی نەخوێنێ هەر لە ماڵەوە دانیشێ یاری بکە ئەتوانێ ببێ بە کەسێکی سەرکەوتوو ناخە ئەی باشە بۆی بین بە کەسێکی سەرکەوتوو ئەبێ چی بکەیت ئەبێ جوانوانەکان ئافرین زۆر باشە هەر بژیت کەواتە تۆش لە بیرە نەچێ وانەکانە بەباشی بخوێنە لەگەڵ ئەو هاوڕێیانەتە بۆ خۆتان سعی بکەن کە ئەزانی زیرەکن و وەکو خۆ مناڵی ژیرن باشە یەک چەپ لە بێز بۆ ڕاوێن دانیار چۆنی باشم باشی بەڵێ دانیار لە پۆلی چەنی شەش ئافرین هەر بژیت دانیار حەزت لە قوتابخانەیە بەڵێ بۆچی ئەوەی ئاواتەکان بێتە دی ئافرین ئەها گوێتان لێ کاکە دانیارە لە چی لەبەر ئەوەی ئاواتەکەی یەتە دی بەهۆی خوێندنەوە دانیار بەڵێ حەزەکەی کە گەورە بووی ببی بە چی فڕۆکەوان چی فڕۆکەوان ئەهلەوە فڕۆکەوان ئەی ئافرین هەر بژی باشە دانیار ئەگەر ببی بە فڕۆکەوان منیش سەرەخەی لەگەڵ خۆتا بەڵێ ئەی وازانێ پاسکی لە فڕۆکە منیش سەرەخەی لەگەڵ خۆتا ئافرین دانیارکان دانیار بەڵێ بۆ ئەوەی کە خەونەکە و بەدی بێ پێویستە هەمیشە ئەو خەونەت لە مێشکتا بێ هەمیشە بیکەی بە ئامانج و هەوڵی بۆ بی باشە بەڵێ بەهۆی ئەوەوە تۆ ئەبی بە کەسێکی بەناوبانگ لە وڵاتە خزمەتی نیشتیمانەکەوەکەی بەڵام بیرە نەچێ هەمووی بەهۆی خوێندنەوەیە ئەبێ بەردەوام بخوێنی باشە بەڵێ ئافرین دانیار بەڵێ ئەی نوکتەیە گۆرانیە شتێکم پێشکەش ناکەی ئەڵا نوکتەم بەزەبەرە دەی ئەڵێ پیاوێ تەلەڤیزیۆنەکرێت تازە لەگەڵ تەلەڤیزیۆنەکەدا ئەگرسێنێ مشک فشاندایەک تاکە نعریفیەوە داڵەوان عەلەکە گوارەکان نەخوا وای زانیوە مشکی ڕاستیە دەست خۆش چەپڵەیەکی قایمی بۆ لێبە
هەر بژیت ئافەری کاکە دانیار دەست خۆش ئەرین بەڵێ چۆنی باشی دەنگ و باسە بەڵا باشی ئەرین لە پۆلی چەنی 5 5 زۆر باشە باشە 5 گەورەترێ یان حەوت حوت ئافەرین ئەوتم بزان مەزانێ باشە ئەرین لە گوندەکەی ئێوە چ دارێکی زۆر تایە داری بەردار دار هەنار دارهەناری زۆر تایە بەڵێ ئەی تۆ حەزە لە هەنارە هەرە وەڵام من زۆر ئافەرین پێویستە ئێمە میوەکان بخۆین بۆ ئەوەی ڤیتامینی باش بچێتە جەستەمان و جەستێکی تەندروستمانە بێ باشە ئەرین بەڵێ ئێزانی شتێکمان پێشکەش بکەی بەڵێ ئادی شتێکمان بۆ بڵێ کوردستان ئەم کوردستانە جوانە خوێن و دڵ و چامانە خۆشم دەیە پڕ بەدڵ ئەی پارێزم وەگوگڵ سەربازی گەل و خاکەم وێنەی بەرز و پاکەم کوردستان دەپارێزم بە هەموو توانەهێزم پشتم دەکەم کەڵغام بۆ سەربەرزی نیشتیمان وایە نیشتیمان بەڵێ ئەفەرین یەکسە بڵێ بێزی بۆ لێبەر هەر بژی دەست خۆش سیتا خانم چۆنی باشی دەنگ و باسە چۆنە باشە ئێوە تۆ چۆنی وەڵام منیش باشم ئەگەر ئێوەی ئازیزی من باش بن باشن ئەرەوەڵا باشە ئێوە تۆ چۆنی زۆر سپاس لەخوا بەجێ من باشمەی تۆ چۆنی وەڵام من باشم سیتا بەڵێ لە پۆلی چەنی 5 هەر بژیت ئافرین زۆر باشە سیتا بەڵێ ئێمە بەڵێ ئەگەر میوە و سەوزە بخۆین و نەیشۆینەوە بەڵێ چی ئەبێت سکمانە داتە ئێش ئەفەری سکمانەیەتە ئازاد لەبەر ئەوەی میکرۆب و سەوزە و میوەکانەوەی ئێمە پێویستە جوان بیشوێنەوە دواتر بیخۆین وایە وایە ئەفەری سیتا بەڵێ ئێزای شتێکمان پێشکەش بکەی بەڵێ دەی کۆمپیوتەر دانیشە لام بەرامبەر دانیشە و لێم ڕوانە ئیش و کارە چەند جوان عەقڵێکی گەورە و پڕم وەک دارستانی چڕم ئامێرێکی هەستیارم هەڵە ناکەم نەکارم بۆ گەنجینەی زانیاری بۆ تارمایی و شاری وەرە بەکارم بێنە زانیاریم لێ دەربێنە ئەفەرین یەکسە بڵێ بێزی بۆ لێبەر هەر بژی دەست خۆش نزا چۆنی دەنگ و باسە باشی نزا لە پۆلی چەنی دوو لە پۆلی دوو ساڵێکی ترە چیتە پۆلی چەند سێ هەر بژیت کەواتە تۆ متمانە و بەخۆتە ئەزانی ساڵێکی تر کۆشی باشەکەیت و ئەچیتە پۆلی سێ وایە وایە هەر بژیت ئەفەری باشە نزا پرسیارێکی لێکەم ئێوە لە گوندەکەتانە چپە لە وەرێک زیاتر بەخێوەکەن مریشک بەڵێ ئەی باشە بیست و ماڵێن کانی پاکە بەهۆی ئەوەی ئاوی هەیە قازی باشیشیە وایە وایە کەواتە قازی چاکیشتانێ وایە وایە باشە قازێک بیتێ بادیە بەچکەی قاس بەڵێ ئەفەرین زۆر سپاس ئەفەری نزاکیان یەکە بڵێ بێزی بۆ لێبە سایە بەڵێ چۆنی سایە دەنگە زۆر نزمە سایە چۆنی باشم باشی هەستە سەر بین سایە لە پۆلی چەنی دوو لە پۆلی دوو ئەفەرین زۆر باشە سایە بەڵێ تۆ لەگەڵ هاوڕێکانتە یاریەکەی بەڵێ حەسان لە چ زۆرە یاریەکە تا شەرکێ ئافەرین سایە بیرە نەچێ ئەبێ ئەو یاریانە بکەن کە زیانتان پێ ناگەێنێ کە پیس نابن کە ئازارتان پێ ناگا پێویستە ئەو یاریانە لەگەڵ هاوڕێکاتانە بکەن کە بە جەماعیەکەن واتە کە هاوڕەکانی تریشتان بەشدارە بن باشە ئەفەرین یەکچە بڵێ بێزی بۆ لێبەر دەست خۆش هەر بژی کاکە بینەر چۆنی باشم دەنگ و باسە چۆنە باش بینەر لە پۆلی چەنی 6 ئەفەرین هەر بژی دەست خۆش بینەر بەڵێ ئێمە ئەمڕۆ لە چه گوندێکین کانی پانکە ئاها تەکەواتە پێم بڵێ واتای گوندی کانی پانکە لە چێواتوە کانی پانکە کانیەکی زۆر گەورە بوو لە کانیەکەەوە نانرا گوندی کانی پانکە پانکە بڵێ من بەچی تێگەیشتم بەچی ئەوەیکە ئەوە فولیەکە وتومەس ئەمە کانی پانە بووە بە کانی پانکە وایە بەڵێ ئەفەرین بینەر بەڵێ زۆر گرنگە ئەوە مناڵانی کوردستان هەمیشە واتای ناوی گوندەکەیان بزانن لەبەرەوەی من پێشتریش وتومە کە گەشتیار
یاخود سەردانیکەران هاتن بۆ گوندەکەتان وتیان گوندەکەتان ناوی چییە واتەکەی بزانن وایە؟ ئەفەری یەک چەپڵە بۆ کاکە بینەر هەر بژی دەست خۆش کاکە ئامەد چۆنی؟ لە پۆلی چەنی؟ ئەفەرین ئامەد ئەزانی واتای ناوەکەی تۆ چییە؟ ئامەد ناوی شارێکە لە باکووری کوردستان واتە ئامەد ناوێکی زۆر کوردی و خۆشە ئەفەری زۆرم پێخۆشە مناڵەکان ئەوە ناوەکانیان واتادارە و ناوەکانیشیان زۆر کوردی و خۆشە وایە ئامەد؟ ئەفەرین ئامەد حەزت لە قوتابخانەیە؟ باشە وانەکانە بە باشی خوێنی؟ زۆر باشە ئەبێ بەڵێنم پێ بەی ئەو ڕۆژانەی کەوانە و هەیە و قوتابخانە و هەیە یاری نەکەی بە مۆبایل و تابلێت و ئایپاد و شتانە بۆی چاوە جوانەکانە کەس نەبن باشە؟ ئەفەرین یەک چەپڵە بۆ ئەمەد ئارۆ چۆنی؟ دەنگ و باسە چۆنە؟ باشی؟ ئارۆ لە پۆلی چەنی؟ دوو دەرەچێ بۆ سێ ئەیێ ئامەد و ئارۆ نزاو ئەوانە هەموویان وابزامیە کۆلن وایە؟ ئەفەری ئارۆ باشە تۆ حەزت لە وێنە کێشانە؟ وێنەی چییە زانی زۆر بکێشی؟ ئیسایدەرمان بەڕاستە؟ زۆر باشە سیرکە ئارۆ ئێرە زۆر خۆشە بۆ وێنە کێشان لەبەرەوەی سروشتی گوندەکەتان زۆر جوانە هەوڵ بە ڕسمی ئەو دارانە دروستکە کە ئێمە لە ژێریای ڕسمی خانوەکان دروستکە ڕسمی قازەکەش دروستکە باشە؟ ئەفەرین یەک چەپڵە بۆ ئارۆ هەر بژیت ئەفەری پەریخان چۆنی؟ ئەیاخوا باش بی پەریخان پەریخان لە پۆلی چەنی؟ لە پۆلی سێ ئەفەری زۆر زۆر باشە پەریخان ئەزانی شتێکمان پێشکەش بکەی؟ ئەدەی دەرچی پۆلی یەکەم وا لە پۆلی دووەمم یەخوا پیرۆز بێ لێمە خوێندنی ساڵی نوێمان هەر بژی ئەو چرایە وەک دایک و باوک وایە گەڵتاکەمەوە ڕاوەیەکی ترە ئەفەرین یەک چەپڵە بێزی بۆ لێبەر هەر بژی سینە چۆنی؟ دەنگ و باسە چۆنە؟ سینە لە پۆلی چەنی؟ لە پۆلی سێ سینە باشە لە گوندەکەی ئێوە چ جۆرە ئاژەڵێ زۆر بەخێوەکەن؟ مەڕ ئەزانی ماستی مەڕ زۆر زۆر خۆشە تۆشەی خۆی؟ ئەفەرین پێویستە نانی بانیان بخۆی پێشۆی بچیتە قوتابخانە لەبەر ئەوەی بتوانی بەباشی وانەکانت بخوێنیت و بەباشی بیرکەیتەوە وەرزشیش بەباشی ئەنجام بی باشە؟ ئەفەرین سینە؟ ئەی گۆرانیەکمان بۆ ناڵێ؟ دەی دانم دەشێ زۆر خام نازانم وای لە شێرینی جبسم خوارە دەمەم پڕ میکرۆ بووە من میکرۆبم چاوەکەم دانەکانت کوونەکەم کاتی لە خۆ شێرینی لە دەم تا من نابینی دایە دانم ئەی دانم وی دانم باشە سینە ئەگەر شیرینی زۆر بخۆی کوێ دەیەشێ؟ میکرۆبەکە دانە کوونەکە دانەمێشێ دان وایە؟ ئەفەرین یەک چەپڵە بێزی بۆ لێبەر ئەستێرە؟ چۆنی؟ باشی؟ ئەیکە جوانە ئەستێرە تۆ چوویتەتە قوتابخانە؟ حەزت لێیەتی؟ ئەفەرین زۆر باشە ئەستێرە بیرە نەچێ کە چووی بۆ قوتابخانە ڕۆژانە ماسک ببەستە باشە؟ با نەخۆش نەکەوی توایزی تەڵێ ئەوڕێ بێتاقەتە بێ بۆ باشە؟ ئەفەرین ئەستێرە گیان ئەستێرە؟ شتێکی تریش بە ئاسمانەوەی بە شەوان دەرەکەوێت چی پێڵێن؟ ئەستێرە ئەفەرین ئەستێرە هەر بژیت ئەستێرە؟ تۆ گۆرانیە زانی؟ ئادەی گۆرانیەکم بۆ بڵێ دەی ناخودایە دوو بەبوودایە
سێ خوشک و بێرەکانم چوار هەوڕێکانم دەنجڕوکلاکانی ئیسلام شش کاتی لاخەوەستام ئەوت بۆ نانی بەیانیان هەشت بارە قوتابخانەمان نۆ دەستپێکی وانەکەن دا وڵا بەخشاوەکان ئەوانەی کا پێغەمبەرمان مژدەی بە هێداین لە یەک دوو سێ چوار پێنج حەوت هەشت نۆ ئافرین یەکچە بڵێ بێزی بۆ لێبات هەر بژی ئەستێرەیان ئافرین تافی بەڵێ چۆنی باسی باشی تۆ بەڵێ منیش باشم ئەگەر تۆ باش بی تافی لە پۆلی چەنی دوو لە پۆلی دوو ئافرین تافی بەڵێ تۆ ڕۆژانە لەگەڵ چیا ئەچی بۆ قوتابخانەوەیتەوە لەگەڵ ئامۆزاکەم ناوی چی ئامۆزاکە و ئاریان ئاریان کاکە ئاریان چۆنە باشە بەڵێ زۆر سەلامی منی لێ بکە بڵێ زیتەڵە هاتبوو بۆ گوندەکەمان بەداخەوە تۆی نەبینی ڕێز و سڵاو و خۆشەویستی منی پێ بگێنە باشە باشە بەڵێ ئافرین تافی گۆرانێکم بۆڵێ بەڵێ دەی ئەی ڕەقیب هەر ماوە قەومی کورد زمان ناشکێنە دانەری تۆپی زەمان کەس نەڵێ کورد مردووە کورد زیندووە ئاڵاکەمان ئافرین کەس نەڵێ کورد مردووە کەس نەڵێ کورد مردووە کورد زیندووە زیندووە قەت نانەوێ ئاڵاکەمان ئافرین کەس نەڵێ کورد مردووە ئەوەی بڵێ مردووە لێی تۆ ڕابن باشە باشە ئافرین یەکچە بڵێ بێز بۆ تافی هەر بژی ئافرین ئانیا بەڵێ چۆنی باشم دەنگ و باسە ئەی بنیای تۆ چۆین زۆر سپاس منیش باشم هیوادارم ئێوە هەمیشە باش بن هیوادارم هیچ کاتێک نەخۆش نەبن هیوادارم هەمیشە قۆناغەکانی خوێندن بە باشی ببرن باشە باشە ئافرین ئانیا لە پۆلی چەنی چوار لە پۆلی چوارە ئانیا گیان ئافرین ئانیا ئانیا بەڵێ باشە ئەوە سەوتی چی ئانیا سەوتی قاس قاس بەڵێ ئەو قاس باشە تۆ ئەفلام کارتۆنی نێڵزە بینیوە بەڵێ قایداکسا ئەفرێ بەڵێ وەکوە قایداکسا ئەو قایداکسا لەم ناوەیە نە ها نە باشە ئافری هەن نێڵز لە سەرەتاوە لە ئاژەڵ لە باڵندە و شتەکانیە لە ئاژەڵەکانیە هەتا بچووک بۆوە تۆ شەگەر ئاوە ئازاری ئاژەڵان بەی بچووکە بیتەوە وایە وای ئافری کەواتە ئەبێ ئێمە ئاژەڵەکانمان خۆش بوێ ئەبێ ڕێزیان لێ بگرین ئەبێ کە نەخۆش بوون بیان بین بۆ لای پزیشکی تایبەت بە ئاژەڵان وایە وای ئافرین یەکچە بڵێ بێزی بۆ لێبەر هەر بژی ئانیاگیان دەست خۆش ڕۆزی بەڵێ چۆنی باش ئەی تۆ چۆنی باشی ڕۆزی بەڵێ گوێزێکم بۆ ئەدۆزی جا بڵێ ئێرەکەی گوێزی لێ ئاخر وایە ئافری ڕۆزی لە پۆلی چەنی سێ ئافری نەر بژی ڕۆزی بەڵێ پێ خۆشە مناتم بۆ گوندەکەتان بەڵێ ئافری کەواتە بیرێ نەچێ ئەگەرەتەوێ ببین بە هاوڕێ ئەبێ هەموو ڕۆژێک تۆ کاتژمێر 5 تاوەکو 6 سەیری شاشە جوانەکەی کورساتکەی باشە باشە لەبەرەوەی ماوەی مناڵانەکانمان زۆر خۆشە فلم کارتۆنی زۆر خۆشەکە بەرنامەی زۆر زۆر خۆش و بە سوودمانەیە مناڵان سوودی لێبینن باشە باش ڕۆزی ئێزای گۆرانیە شعرێ شتێکم بۆ بڵێ بەڵێ دەی ئاوامان شەکاوەیە قەشەنگ و ڕازاوەیە ڕازاوەیە چوار ڕەنگی جوان و گەشە هیچ خاکێکی چوار بەشە سپی و زەرد و ساز و سور هێمای نزیک و دوور سەوس هێمای ژیانە ساس هێمە ژیانە سور خوێنی شەیدانە زەرد ڕۆژی ڕووناکە سپی ئاشتی و پاکە بە هەمومان یەک ڕەنگ بین یەک کتاب و یەک یەک بخەینە تەقالمان تا هەروە بێ ئاڵامان هەر جوان و گەشا بێ بەرز بێ شەکاوە بێ هەر بژیت یەکچە بڵێ بێز بۆ ڕۆزی گیان دەست خۆش هەر بژیت دیما گیان چۆنی باشی دەنگ و باسە باشە ئافرین دیما لە پۆلی چەنی چوار پۆلی چوار ئافرین دیما بەڵێ دادی گۆرانی شتێکی خۆشم بۆ بڵێ دەی من کەسە من کەسە من کەسە پایم پەرما من کەسە دەی
زۆر جوانە زۆر جوانە زۆر جوانە پایان بەرمە زۆر جوانە کێ جوانە من جوانم زۆر سپاس تۆ جوانی دیمە گیان ئەفەری یەک چەپڵی بەهێزی بۆ لێبەر هەر بژی ڕۆژان بەڵێ چۆنی باشم تۆ باشی زۆر سپاس باشم ئافرین ڕۆژان لە پۆلی چەنی چوار ئافرین ڕۆژان بەڵێ باشە ئەو ڕۆژانی کە قوتابخانەتان نییە تۆ چیەکەی کتێب دەخێنەوە هەروەها وێنێش دەکێشم بەڕاستی بەڵێ ئافرین زۆر باشە کەواتە مناڵان گرنگە پەرە بە خوێندنەوە بان چووکە لە ڕێی خوێندنەوەەوە مێشکمان بەیەسرە بێ و زانیاری زیاتر وەرەگرین وایە بەڵێ ئافرین ڕۆژان بەڵێ ئێزانی گۆرانی شتێکم بۆ بڵێ بەڵێ دەی وایندەم بۆ بێنە وایندەم بۆ بێنە پول پول کلاپ 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 Point to the ceiling, point to the door, point to the window, point to the door. Clap your hand out, 1, 2, 3. Throw your hand out for your meat. ئافرین ئافرین یەک چەپڵێ بەهێزی بۆ لێبەر هەر بژی دەست خۆش ئافرین ڕێبەند چۆنی باشی باشی تو ئافرین باشی ڕێبەند بەڵێ باشە پرسیارێکی لێکەم بۆ ئەوەی بەیانیان زووەسین لە خەو پێویستە شەوان چی بکەیت زوو بخەوین زوو بخەوین لەبەرەوەی بەیانیان زووەسین بۆ قوتابخانە لەشێکی تەندروست و زۆر باشمان نەبێ ئەو کاتە لە پۆلا بە ئەوە باوێشک ناین وایە بەڵێ ئەفەرین ڕێبەنجان ڕێبەن ئەی پێ خۆشم ڕاتم بۆ گوندەکەیەوە بەڵێ ها بەڵێ زۆریان کەم زۆر 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 سپاس ئافرین یەک چەپڵە بۆ ڕێبەن هەر بژی ئەحمەد بەڵێ چۆنی باش دەنگ و باسە باش ئەحمەد لە پۆلی چەنی چوار ئافرین زۆر زۆر باشە ئەحمەد بەڵێ تۆ حەزەکەی واز لە قوتابخانە بێنی یان قوتابخانە تەواو بکەی وڵا تاویکەم بۆچی لەبەرەوەی داهاتووی خۆمان بنیاد بنێن لەبەرەوەی لە ڕێی خوێندنەوە ببین بە کەسێکی تێگەیشت و باش بۆ وڵاتەکەمان وایە وایە ئەفەرین ئەحمەد بەڵێ باشە گوندەکەی ئێوە کشتتوکاڵەکەن زەراعەت بەڵێ چی زۆرەکەن زۆرتر بامێ بامێ بەڵێ ئۆ بامێ زۆر زۆر خۆشە وایە تۆ حەزت لە شلەی بامەیە بەڵێ منیش حەزم لە فاسۆلیایە وایە وایە حەزت لێ فاسۆلیا بخۆی تۆش بەڵێ ئەفەرین خواردن بخۆی بۆەوەی زوو گەورەبی بۆەوەی ماسوولکەکانە بەهێز بێ باشە باش یەک چەپڵێ بێزی بۆ لێبەر ئەفەرین هەر بژی تەمان بەڵێ چۆنی باشم باشی ئەفەرین تەمان تو ئێشان نەچوویتە قوتابخانە نە حەزەکەی زوو بچیتە قوتابخانە ئەفەرین دەکەواتە میوەی زۆر بخۆ نانی باش بخۆ بۆ ئەوەی زوو گەورە بیت و زوو بچیتە قوتابخانە باشە باشە ئەفەرین یەک چەپڵێ بێزی بۆ لێبەر نما چۆنی باشی نما حەزەکەی ببین بە ڕەفیق ببین بە هاوڕێ من و تۆ ئافرین دە باشە کەواتە هەموو ڕۆژێ سەعات 5 تا 6 ئێوارە سەیری شاشەی کورسات کە منە بینی تەواری هاوڕێمە بینی فلم کارتۆنی زۆر خۆشە بینی لە ڕێی شاشەی کورساتەوە ئەو کاتە توانی سوودی باشی لێ ببینی باشە باش یەک چەپڵێ بێز بۆ نما مناڵە ئازیزەکان من زۆر زۆر دڵخۆش بووم بە ناسینی ئێوە زۆر سپاسان دەکەم بەو هیوایەم کە هەمیشە لە بەرەو پێشچوو نابتان بینم لە داهاتووە بن بە کەسێکی زۆر باش بۆ وڵاتەکەتان ببینم هەموو تا قوتابخانەتان تەواو کردووە و گەورە بوون و هەر کەسە و بوون بە کەسێکی زۆر باش لە گوندەکەتانە و خزمەتی گوندەکەتان بکەن زۆر سپاس بۆ میوانداریە جوانی کردانم زۆر سپاسە تا کاتێکی تر هەتا کاتێکی تر خواتان لەگەڵ خوا حەفیز خوا
خواتان لەگەڵ